Today we're assigning core principles for regulating the United States. دوای ڕاگررتنی بڕیارەکەی دۆناڵد ترامپ لەلایەن داواکاری گشتی ویلایەتی واشنگتنەوە ئەو کەسانەی لە عێراق و هەرێمی کوردستانەوە ڤیزای ئەمریکایان هەیە دەتوانن گەشت بکەن بۆ ئەو وڵاتە. هەموو ئەو کەسانە کە ڤیزای قوتابی، بازرگانی، بەرنامی ئاڵوگۆڕ یان ڤیزای تایبەت بە نەخۆشییان هەیە و ماوەکەیان بەسەر نەچووە دەتوانن گەشت بکەن. گەشتیارانیش بۆ وەرگرتنی چاوپێکەوتنی نوێ یان بەگەڕخستنەوەی چاوپێکەوتنی پێشتر دەتوانن پەیوەندی بکەن بە کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر. هەروەها بۆ ڤیزای کۆچکردن ئەندامانی خێزان و دەستگیرانداری گەشتیاران دەتوانن ڕاستەوخۆ لەگەڵ باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا قسە بکەن بۆ دانانی چاوپێکەوتن ئەگەر پێشتر چاوپێکەوتنیان هەبوو بێت. هاوکات بۆ بەرنامەی پەنابەرانی وەک USRAP ئەوانەی لە ڕێگەی IOM-ەوە مامەڵەیان کردووە ئێستا بە شێوەیەکی کاتی مامەڵەکانیان ڕادەپەڕێنرێت. ئەولەویەتیش بۆ ئەوانەیە کە بلیتیان بۆ ئامادەکراوە و ئامادەن بۆ گەشتکردن. دوای ئەوانە گروپی دووەم دەست پێ دەکات کە ئەوانیش هەردوو چاوپێکەوتنەکە و پشکنینی پیزیشکیان تەواو کردووە و چاوەڕوانی بلیتی فڕۆکە دەکەن. ئەوانەشی هێشتا چاوپێکەوتنی دووەمیان نەکردووە دەبێت چاوەڕوانی زیاتر بکەن. چونکە ئێستا وەزارەتی ناوخۆی ئەمریکا چاوپێکەوتنی نوێ ئەنجام نادات تا یەکلایی بوونەوەی بڕیاری دادگا یان تا 120 ڕۆژی تر. ئەوانەشی لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکانەوە مامەڵەیان کردووە لە وڵاتانی تورکیا و ئوردون و میسر دەتوانن لەگەڵ بەرپرسانی کەمپەکان قسە بکەن بۆ ئەوەی بزانن چ کاتێک سەرەیان دێت. لە هەمان کاتدا ئەوانەی بەنیازن مامەڵەکانیان تەواو بکەن بۆ SIV یان مامەڵەی کۆچکردنی تر دەتوانن ئێستا کارەکانیان دەست پێ بکەن و پەیوەندی بکەن بە باڵیۆزخانەی ئەمریکا. ئەم زانیاریانە لەسەر بنەمای وەڵامی وەزارەتی دەرەوە و ئاسایشی ناوخۆی ئەمریکا و ڕێکخراوەکانی بواری کۆچکردن هاتوون کە پەیامنێری NRT ڕاستەوخۆ وەڵامی لێوەرگرتوون و بەشێکیشی لە ڕێنمایی وەزارەتی ناوخۆ و دەرەوەدا هەیە.